زەکات زەکات لە مانا جەوهەرەکەیدا بریتیە لە پاڵەفتەکردنی ئەو ماڵ و داراییەی کە هەیە، لە واقعیشدا بریتیە لە بەخشینی بڕێک لەو ماڵ و داراییەی کە لە بەردەستایە و بەسەر هەژاران و نەداراندا. زەکات لە ڕوانگەی ئیسلام و پێگەیەکی گرنگی هەیە و یەکێکە لە پایە سەرەکیەکانی شەریعەتی ئیسلام. واجب و پێویستە بێت لەسەر ئەو کەسانی کە مەرجەکانی زەکاتدان ئەیانگرێتەوە. زەکات بە یەکێک لە بنەما ئابوووریەکانی ناودەسەڵاتی ئیسلامیش دانرێت و ڕێوشوێنی زۆر تایبەتیشی بۆ گیراوەتە بەر تاکو و مهمەی زەکات بگاتە شوێنی خۆی. زەکات حاڵەتێکی ئینسانی و ئیمانی گەورەش لە خۆگرێت، ئەبێتە پێوەری هەڵسەنگاندنی ئاستی ویژدانی و ئەخلاقی تاچی دیندار. با بپرسینە ئەخۆ زەکات چییە و بەچی ئەگوترێت زەکات؟ بەناوی خوای گەورە، بەنسبەت زەکاتەوە کاتی دیاریکراوی نییە. زەکات هەر مرۆڤێکی موسڵمان کە زەکاتی بوو و ئەو زەکاتەی ساڵی هاتەوە بەسەرا لە هەر کاتێکا بێ واجبە ئەبێ زەکاتی لێ بدات. بەڵام زەکاتی فیتر کە بە کوردەواری خۆمان پێی ئەڵێن سەرفیترە، تایبەتە بە مانگی ڕەمەزانەوە و موسڵمانان دیارە بە زۆریش زەکاتەکانیان دەخەنە مانگی ڕەمەزان، چونکە بێجگە لەو سەدەقە عامە لەو خێرە گشتیانەی کەوا موسڵمانان ئەی بەخشن، ئەم دووە واجبە کە یەکیان پێوترێ زەکات، یەکیشیان پێوترێ سەرفیترە بە کوردەواری خۆمان. زەکات ئەگەر کەسێک ماڵ و سامانەکەی ئەو پارە و شتەی کە هەیەی ئایا پارەی دانراوە لە ماڵەوە دایناوە یا ماڵی بازرگانیە و هەیەی و ڕۆژانە مامەڵەی پێوە ئەکات، ئەگەر ڕێژەکەی گەیشتە بایی 4.5 ملیۆن واجبە زەکاتی لێ بدا. ئێمە ئەم ساڵ و کولیژنەی باڵای فتووا لە هەرێمی کوردستان ڕێژەی زەکاتمان بە 4.5 ملیۆن تەخمین کردووە. واتە کەسی ئەگەر لەوە کەمتری بوو 3 ملیۆنی بوو زەکات ساڵی هاتەوە بەسەرا، وەکو واجب نابێت لەسەری زەکات بدا. بەڵام ڕێژەی داراییەکەی سامانەکەی پارەکەی گەیشتە 4.5 ملیۆن واجبە زەکاتی لێ بدا بە ڕێژەی لە 2.5، یعنی واتە لە ملیێنێک 25,000 لە 100 ملیۆن 2.5 ملیۆن لە 100 گەڵا لە 100 وەرەقە 2 وەرەقە و نیو زەکات ئەدا. بەنسبەت سەرفیترەیشەوە دیارە هەم زەکات هەم سەرفیترە لە ساڵی دووهەمی کۆچیە بە ماوەیەکی کەم پێش ڕەمەزان واجب بووە لەسەر موسڵمانان. هەروەکو چۆن نوێش یەکێکە لە پایەکانی گەورەی ئیسلام، زەکاتیش یەکێکە لەو پایە گەورانە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرموویەتی ئیسلام لەسەر 5 پایە پێک هاتووە، یەکێک لەو پایانە بریتیە لە زەکاتدان. واجبە هەر مرۆڤێکی موسڵمان ماڵ و سامانەکەی گەشتە ڕێژەی زەکات، ئیتر دەغڵودان بێت، حیوانات بێت، ئاڵتون و زیو بێت، ماڵی بازرگانی بێت، پول و پارە بێت، واجبە ئەبێ زەکاتی لێبا کە هەر یەکەیان ڕێژەی تایبەتی خۆی بۆ دیاری کراوە. سەرفیترەیش دیارە لە ساڵی دووهەمی کۆچیە ئەم سەرفیترە واجب کراوە لەسەر موسڵمانان. ئەم سەرفیترە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثێکا فەرموویەتی هەوڵ بدەن ئێوە پێش جەژن، خۆی سەرفیترە ئەمە دروستە ئینسان پێش جەژن هەر لە سەرەتای ڕەمەزانەوە ئەتوانێت سەرفیترەکەی بدات. بەڵام وەکو واجب بوون لە شەوی جەژنە لەسەر هەموو تاکێک موسڵمانە بێت، ئەو کەسە هەژار بێ یاوەکو دەوڵەمەند گەورە بێت یاوەکو بچووک، مادام نەفەقە و بژێوی شەو ڕۆژی جەژنی هەبێ و لێی زیاد بێ، واجبە ئەبێ ئەم سەرفیترەیە بدات. ئەم سەرفیترەیشە زیاتر ئەدرێ بەو هەژارانە بۆ ئەوەی لە ڕۆژی جەژنە بێ احتیاج کرێت و پێویستی ڕۆژانەی جەژنی خۆیان بتوانن بە باشی دەربێنن. دیارە بەنسبەت سەرفیترەوە ئەم ساڵ ئێمە و کولیژنەی باڵای فتووا لە هەرێمی کوردستان پاش دراسە و لێکۆڵینەوە کتومانە ئەو کەسەی کە پارە ئەدا بۆ هەر کەسێک 3,000 دینارمان داناوە. ئەو کەسەیشی کە قود ئەدا، یعنی دروستە هەم قود بدەی هەم پارێش بدەی،
بەنسبەت ئەو کەسەی کە قود ئەدا پێی خۆشە برنج بدات مەسەڵەن گەنم بدا 2 کیلۆ 600 غرام یعنی واتە بۆ هەر کەسێک ئەگەر حەزی نەبوو پارە بدا ویستی قود بدا گەنم بدا یا برنج بدا بۆ هەر تاکێک 2 کیلۆ 600 غرام واجبە ئەبێ برنج بدا ئەگەر پێیشی خۆش بوو ئەتوانێ پارە بدا هەرچەند ئێمە پاش دراسە و لێکۆڵینەوە گەشتین ئەو قەناعەتەی کە پارەکە زیاتر سوودی هەیە بۆ هەژار بە تایبەتی لە مەسەبی ئیمامی ئەبوو حەنیفە یا ڕەحمەتی خوای لێبێ کە ڕێگەی پێدراوە لەوانەیە خێزانی وا هەبێ پێویستی بەوە نەبێت تۆ 10 کیلۆ برنجی بۆ بەریت پێویستی بەوە نەبێت تۆ فەردەیە ئاردی بۆ بەریت فەردەیە گەنمی بۆ بەریت بەڵام پێویستی بەوە بێکەوە تۆ 50,000 یاوەکو 100,000 ئەگەر سەرپیترت هەبێ بۆی بەری بۆی کۆمەڵێ پێداویستی خۆی زیاتری پێ جێبەجێ بکات بۆیە ئەتوانێت لە هەردوو بەشەکە چ قیمەت بدا و هەروەها یاوەکو چ قود بدا هەردووکیان ئەتوانێت لە مانگی پیرۆزی ڕەمەزانە سەرپیترەکەی جێبەجێ بکات. زەکات یەکێکە لە پایەکانی ئیسلام هەرکەس بڕوای پێنە بە لە دین دەردەچێت لە قورئاندا 30 جار وشەی زەکات دووبارە بۆتەوە 27 جاریان لەگەڵ نوێژایە الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة زەکات بە معنای ئەنمو وەتەطهیر گەشەکردن و فراوانبوون و پاکبوونەوە دێ ئەوە هەموو ئەو معنایانەی هەیە چونکە ئەو ماڵی کە زەکاتی لێ ئەدەی پاچی ئەەکەیتەوە و زیاد دەکە هەروەکو چۆن ئەڕۆز و باخە بە زاهری کاتێکە لێی ئەبری بە زاهری بەڕووکەش کەم دەکا بەڵام بە قووەت دەبێت و زیاد دەکا و پاک دەبێتەوە بە هەمان شێوە ماڵیش پێی زیاد دەکا و پاک دەبێتەوە هەموو شتێک دەبێت زەکاتی تیا هەبێت زەکاتی جەستا ڕۆژووە زەکاتی ماڵیش ئەوەیە کە لێی دەرەکەی ئەجار دوو جۆر زەکاتمان هەیە زەکاتی ماڵ بەگشتی کە لە بەروبوومی بازرگانی لە ماڵی بازرگانی و تیجارەت دەدرێ لەگەڵ بەروبووم و دانەوێڵە و هەروەها مێوژ و ئەوانی کەوا لیان دەدرێت گەنم و جۆ و مێوژ و ئەو شتانی کە دەخورێ هەندێک لەوانە زەکاتیان لێ دەدرێ ئەمە بۆ پاکردنەوەیە بۆ ئیسلام دەیەوێت کە خەڵک بە سەرمایه‌دارەکان دەوڵەمەندەکان بە تەنیا نەژیان هەموو کەس بژیە هەموو خەڵک مافی ژیانی هەیە بۆیە دیاری کردووە لە ماڵی سەرمایه‌دارەکان و دەوڵەمەندەکان حەقی فەقیران و هەژارانی تێدایە زەکات ئەوە بۆ ماڵە بەگشتی بەڵام گرنگەوەی ساڵێک تەواو بکات بۆیە لە ڕەمەزاندا ئەدرێ بۆ ئەوەی کەوە ئەو کەسە سەرە ساڵەکەی دیارە و لی تێک ناچێت زیاتر ئەوەیە بێجگە لەوەش کارە ڕەمەزان خێر و بەرەکەتی زیاتری خۆی هەیە سەرفیترەش زەکاتی سەرفیترەش وتمان زەکاتی ماڵ ئەوەیەکەوە لە ماڵی بازرگانی دەدرێت و وە لە گەنم و دانەوێڵە و هەندێک لەو خواردنانە زەکاتی سەرفترەش پاکبوونەوەی ڕۆژوەکەیە ئەو زەکاتەیە کە تایبەتە بە ئینسانی ڕۆژەوان کە لە کۆتایی لە ئاوابوونی کۆتاڕۆژی مانجی ڕەمەزاندا واجب دەبێت سەرفترە زەکاتی سەرفترە بۆ ئەوەیەکەوە طهرة من اللغو والرفث پاکبوونەوەی ڕۆژوەکەیە لە قسەی پڕوپوچ و طعمة للمساکین و ناندانی شە بە فەقیر و هەژاران کەواتە زەکاتی سەرفیترە بۆ ئەوەیە کە ڕۆژەکە پاک بکاتەوە لە قسەی پڕوپوچ و ناندانی شە بە هەژاران و تایبەتە بە مانجی ڕەمەزان و ئەکرێ لە نێوەی ڕەمەزانان بدرێ بەڵام چاکترین کات ئەوەیە 2 ڕۆژ پێش جەژن زەکاتەکە بدەیت. زەکاتی سەرفیترە لەبەرەوە کورتتر ئەویان پێشخەم ئەو زەکاتێک کە ئەو هەموو ڕۆژوانێک کە ڕۆژووی مانگی ڕەمەزان تەواوەکە ئەو ئێوارە بە ئێوارەی ئەخیر ڕۆژی ڕەمەزان واجب بێ لەسەری بەڵام لە ئەثەر و ڕیوایەتە هاتووە کە سەحابەکان بە 2 ڕۆژ و 3 ڕۆژ پێش هاتنی جەژن دەریان کردو بۆی خەڵک ئەو پارەی ئیسفادە لێ کردو ئەو پارەی ئەو خواردنە کە دراوە ئیسفادەیان لێ کردو بۆ مناسبەی جەژن ئەوە زەکاتی سەرفیترە لە حەدیثە هاتووە بۆی ئەگەر مسلمانەکە کەم و کوڕێکی لە ڕۆژۆکەیە هەبوو ئەو سەرفیتەوە بڵێ پڕکردنەوەی ئەو کەم و کوڕی ڕۆژوەیە ئەوە 1 2 هاوکاری و خواردنێکیشە ئەدرێ بە خەڵکی هەژاری مسلمان ئەوانەی کەواکو توانیان نیە جەژن بکەن بۆی جەژنی پێ بسازیان و ڕێک بخەن گوناهیشە بۆ لەغ و هەندێک قسە و شتی ناڕێکوانە کە مسلمانەکە لە ڕەمەزانە تووشی هات بێ بۆ ئەوکوتم پڕکردنەوەی ئەو نەقس ئەوە سەرفیترەیە ئەوش هەموو کەسێکی مسلمان پیا و ئافرەت و گەورە و بچووک و هەمووی ئەبێ بیدا و دروستە ڕئیسی عایلە یا بڵێن واجبە بۆ خۆی و
هاوسەرەکەی و مناڵە وردەکانی واجبە لەسەری ئەوان باوانێک کە نەفەقیان لەسەرەتی بەڵام ئەگەر مناڵی گەورەی بوو ئەو مەگەر خۆی تەتەوعان بۆیان بە ئەگەرنا لەسەر خۆیانە کەسێک کەواکو باڵغ بێ و لەسەری بلوغۆ بێ ئەوە سەرفیترێەوە ئەدرێ بە خەڵکی فەقیر و هەژار و نەدار و کەم دەرامەت. ئەمما زەکاتی ماڵ و سەرۆت و سامان زەکات بریتێ لە هەر سەرۆت و سامانێک کە خەڵکی موسڵمان زیاد لە پێویستی خۆی هەبێ ئەوش لە حەدیثا دیاری کراوە مەسا لە دەغڵودانە ئەکەوێ لە میوەهاتە ئەکەوێ لە ئاڵتون و پارە ئەکەوێ لە ماڵی تیجارەت و بازرگانی و دوکانداری و ئەوەی کڕین و فرۆشتنی پێکرێت لە حیوان و مەڕووماڵات و ڕەشەوڵاخ وانە ئەکەوێ لەم چەند ماڵە ئەکەوێ ڕێژەکەشیان جیا هەر کەسی هەر وەکوڵێ هەر نەوعێکیان ڕێژێکی بۆ دیاری کراوە مەسەلا لە پارەی ئاڵتون و زێڕا ڕێژەیەک دیاری کراوە کە پارە ئەکاتە چلیەک لە نیو مسقالێکەوتۆ چلیەکەکە کە عولەما زۆرتر بە ئاڵتونەی شکێننەوە یعنی لە هەر چەندێک بوو سەروەتەکەی تەقسیمی چلیەکە یەک بەشی ئەدا لە پارە و ماڵە. بازرگانیش هەروایە چکەوش هەر بە پارە شکێنێتەوە. حیوانش فەرقی هەیە مەسا حیوانی ڕەش و سپی و مەڕ و بزنەوانە لە چل سەرسەرێکە حیوانی ڕەشە وڵاغ لە سی وڵاغ دانەیەکە مەڕێەکەوێ ئەنجا دەغڵودان مەسلا ڕێژەیەکی دیاریکراوێ هەر ماڵە و بە کۆمەڵێک پێوەەر و کۆمەڵێ مەرج و شەرتی خۆی زەکاتی لێ ئەکەوێ دووشت پێویستە لەوێ لە زەکاتەکە لە ئەو لە ڕێعایەت کرێ و لە بەرچاوگرێ یەکەم نیساب واتە ئەو ماڵە گەشت بێتە ڕادەی زەکات لێدان لە خواری ئەو ڕادەوە بێ زەکاتی لێ ناکرێت مەسا ئەگەر حیوانەکان لە چل سەر کەمتر بوون زەکاتی ناکرێت ئەگەر ماڵەکە لەو پارەی 20 مسقال لاڵتونە کە ئیسە بە 4 ملیۆن و 500 دیاریان کردو مامۆسایان مەسا کەمتر بوو زەکاتی ناکەوێتە سەر مەسا ئەگەر 4 ملیۆنی بوو گەر 3 ملیۆنی بوو پارەی بوو ئاوە دەغڵودانەکەی ئەگەر ئەو میقدارە دیاری کراوە نەبوو کە پێم وایە چل تەنەکەی لەو حدودانایە لەوە کەمتر بوو نایکەوێ ئەمە نیساب و گەشتنە ڕادەی زەکات دوایی چەندێکیشی لێ ئەدرێ ئەو باسمان کرد کە پێشتر زەکاتی ماڵ بریتە لە ئەو بڕێکی دیاریکراو لە سامانی کەسێک کە خاوەنی سامانێکی دیاریکراوە بێک بگاتە حەدی ئەوەی کە پێڵەن نیساب کە سنوورێکی دیاریکراوە کە بتوانێت بۆ پارێ بڕی 20 مسقاڵاتونی بۆ بکە کەسێکی ئەوە لە کۆمەڵگە پێڵەن دەوڵەمەند کەوا بۆ ئەو پارەی کە خوای گەورە پێیداوە ئەبێت لە 100 دونی ببەخشێ لە پێناوی خوای گەورەدا بە شێوازێکی بەندایەتی و پێویست واتە بەبێ و ڕچاویەکە کە ساڵی بنێ وەکو چۆن حەزەکە خواردن بخوا ئەوەش حەزکاوی بەخشێ. بەڵام زەکاتی فیتر زەکاتی سەرفوتری پێڵێن یا بڵێن زەکاتی ڕۆژشکاندنی پێڵێن لە کاتی تەوابوونی مانگی ڕەمەزانە واجبە لەگەڵ کۆتا ڕۆژی مانگی ڕەمەزانە پێویست ئەبێ. زەکاتی فیتر دوو حکمەتی گەورەی هەیە یەکەمیان پڕکردنەوەی هەموو ئەو ناڕێکیانی ناو ڕۆژی موسڵمانە کاتێک کە بە ڕۆژوو بووە لە ماوەی ئەو مانگەدا ئەگونجێ هێندێک کەم و کوڕی هەبێ بۆ پڕکردنەوەی کەم و کوڕیەکانی ئەم زەکاتە ئەدا کە بڕێ لە کەم و کوڕەکانی پڕکاتەوە. دووهەمیان بەڕاستی بریتیە لە دروستکردنی یەکسانیەک لە کۆمەڵگەی ئیسلامیە کە دەگەمە هەموو ئەو شیعار و دروشمانی لە دنیادا هەڵە بڕێ بۆی کە کۆمەڵگەیەکی یەکسان دروستکەین. یەکسان عەدالەت نییە دادپەروەری نییە بەڵام خۆش توانین لە هێندێک جار یەکسانی دروستکەین کە لەوە یەکسانیانە بریتە لەوەی کاتی بۆنە و جەژنەکانە لە کاتی بۆ نەخۆشەکانە هەمومان یەکسان بین. ئیسلام ئەیەوێ بە زەکاتی فیتر بڵێ بە کۆمەڵگە بە زبانی حاڵ کە ئێمە توانین لە کاتی جەژن بۆنەکانە کاسەی هەموو ماڵەکانمان یەکسان بن واتە گیرفانی هەموو خەڵکانی هەژاریش منەداریشمان لە کاتی جەژنە ئاوادان بێ کاسەکان ئاوادان بێ سفران ئاوادان بێ پێکەوانێ جەژن ئەنجام بن خۆشیەکان بێتە خۆشی هەمووان نەک بۆ هێندێک خۆشی بۆ هێندە ناخۆشی بێ بۆ هەمووان خۆشی بێ. جگە لەوە بەڕاستی خودی فەلسەفەی زەکاتی فیتر و زەکاتی ماڵ و سامانەکان هەردووکیان پێکەوە بریتێت لە مەشروعێک لە سیستەمێکی زۆر ناوازەی جوان کە ئەیەوێت لە کۆمەڵگەدا ئەو شتانەی کە پێوەتێ هەژاری یان کەم دەرامەت یا خەڵکی قەرزار یا ئەوانەی کە بەندە و کۆیلە بوون یا گیرۆدەی بەڵایەک بوون یا ئەوانین تازە موسڵمانە بن یا ئەوانەی کەوا ڕێبوار و لێ قەوماون لە وڵاتەیە ئەتوانین کێشەکان چارەسەرکەن لە ڕێگەی داهاتی زەکاتەوە واتە بە کورتەکەی بڵێن سیستەمێکی دەوڵەتیە سیستەمێکی حکوومەتیە ئەتوانین لە ڕێگەی ئەم سیستەمە بە شێوازێکی واجب ئەو موسڵمانەکان خوانە بنە هاوکار لە کۆمەڵگەیە بە کورتەکەی ئیسلام لە ڕێگەی زەکاتی فیتر و زەکاتی ماڵەکانەوانێ
ئەو نقطانەی کە هەوو کە پێڵەن فوارق لە کۆمەلگای فوارقەکان ناهێڵێ پێمان ئەڵەیە ئەبێت دەوڵەمەندەکان لەگەڵ فەقیرەکان دووچینی جیاواز نەبن پێکەوانی هەردووکیان تاوەکەری کۆمەلگەن نە فەقیر دژی دەوڵەمەند دژی فەقیرە بەڵکو دەوڵەمەندەکانمان گیرفانەکانیان گیرفانی هەژارەکانن هەژارەکانیش ماڵە گیرفانی دەوڵەمەندەکان گیرفانی منە وە زۆر طبیعی ئەبێ تەسەور کا دەوڵەمەکە بڵێ بەشێ لەم پارێ لە گیرفانی منە هەیە ئەبێ بگاتە دەستی فەقیر بگات دەستی هەژارەکان بەبێەوەی کەس هەڵم برێ زەکات دوو جۆر زەکاتمان هەیە زەکاتێکمان پێڵێن زەکاتی مالی جۆرێکی تریشان پێوتێ زەکاتی بەدەنی زەکاتە بەدەنیەکە ساڵی جارێکە لەسەر شەخصەکانە بەبێ جیاوازی ئەوەی کە گەورە بێ یان مناڵ بێ ساغ بێ یان نەخۆش بێ بە ڕۆژوو بێ یان بە ڕۆژوو نەبێ ئەمە خوای گەورە فەرزی کردووە لەسەر ئەوانەی کەوا ئیمکانێتێکیان هەیە و توانایەکیان هەیە کە زیاد لە قوتی شەو ڕۆژی جەژنیان هەبوو ئەو واجب بە بیدەن لەسەر بۆ خۆیان و ئەوانەی کەوا نەفەقەیان لەسەریانە لەسەریان واجبە کە لە مناڵەگرێتەوە خێزانەگرێتەوە باوکو دایک ئەگەر لەلای ئەو کەسە بێ ئیگرێتەوە ئەو کەسێکەوە ئەم نەفەقەی ئەکێشە و مەسرەفیان بۆکە واجبە ساڵی جارێک لە مانگی ڕەمەزانە زەکاتێکیان بۆ بدا کە ئەم ساڵ بە گەورەی لیژنەی باڵای فتووە بڕێردراوە 3000 دیناری عێراقی بدرێ بۆ هەر نەفرێ ئیتر ئەو نەفرە مناڵ بێیان گەورە بێ ساغ بێیان نەخۆش بێ واجبە بۆی بدرێت فەقیر بێیان دەوڵەمەند بێ بەمەرجێک ئەو کەسە ئیمکانێتی ئەوەنەیە هەبێ زیاد بێ لە قوتی خۆی و ماڵ و مناڵی لە شەو ڕۆژی جەژنە ئەم زەکاتە تەنها لە شەوی جەژنا فەرزە بێت لە شەوی جەژنا فەرزە بێت لە بانگی مەغریبەوە تاکو خۆر ئەکەوێت لە لای هەندی لە عولەما لای مەذهەبی حەنەفیەکانیش لە شەبەقەوە بۆ خۆرکەوتن فەرزە بێت ئەمان بۆ نەفەرەکانە زەکاتی دووهەممان زانایانە فەرمونون دوو جۆر ئەویش دوو معنای هەیە جۆرێکیان پێوتێ سەدەقا یعنی عامەی خێری گشتی جۆرێکیان پێوتێ زەکات کە پەیوەستە بە ماڵ و سەرۆت و داراییەوە ئەو کەسانەی کەوا ئیمکانێتی هەیەە هەبێ و ماڵەکەیان ئەگەر پارە و ئاڵتون بێ بگاتە حەدی نیساب مەسەلەن نیسابی پارە ئەم ساڵ لە 4 ملیۆن و 500,000 دیناری عێراقی مەسەلەن کەسی هەیبێ 4 ملیۆن و 500,000 دیناری عێراقی هەبێ و ساڵی بەسەرا ڕۆیشت بێتەوە واجبە لەسەری زەکاتی لێ دەرکە لە کولی ملیۆنێک 25,000 ئەگەر لەوە کەمتری بوو واجب نییە زەکاتی لێ دەرکە ئەو کەسە اینجا ئەمێنێتە ماڵی تیجارەت و بازرگانیش ئەو کەسە لە کۆتایی ساڵا تەخمینێکە بە چی کڕیبووی بە ئاڵتون کوڕیبووی چاگوایە بە ئاڵتون تەخمینیکا بە دۆلار کڕیبووی بە دۆلار تەخمینیکا بە دینار کڕیبووی بە دینار تەخمینیکا زیاد بوو گەیشت بووە چەندێک لە حەدی نیسابەکەی خۆی بەرەو ژۆر ڕۆیشت بوو ئەگەر هیوای هەبێ مەسەلە لە قانجازەکەیە یەک مانگی بەسەرا ڕۆی بیان دە ڕۆژی بەسەرا ڕۆیشت بێ واجبە لە کۆتای ساڵا کە تەخمینێکە و حسێبی ئەکا زەکاتەکەی لێ دەرکە با ساڵیشی بەسەرانە ڕۆیشت بێتەوە هەندێ ماڵە ئەشتمان هەیە کە ئەشەیە کە پێویستی بە ساڵ نییە وەکو دانەوێڵە دانەوێڵە واجب نییە ساڵی بەسەرا بێتەوە ئەخوای گەورە فەرمێ وئات و حەقەه یەومە حەسادیه لە ڕۆژی دوورینەوەیە کە دووریەوە و گەیشتە حەدی زەکاتی واجبە زەکاتی لێ دەرکە بە درێژایی مێژووی زەکات هەمیشە ئەو پرسیارانە هەبوون زەکات چۆن ئەدرێت و لە چی ئەدرێت و ئەبێت ڕێژەی ئەو شتەی کە زەکاتی لێدرێت بگاتە چەند هەڵبەت بەشی زەکات لە بواری شەرعدا چونکە پێگەیشی ئابووری هەیە زۆر فراوان و پڕ لە بۆچوونی زانایانە ئەگەرچی بابەتی زەکات کەمترین مشتومڕ و خلافی زانایانی شارەزای لەبارەوە هاتووە بەڵام گرنگیەکەی و شێوازی گەیاندنەکەی قسەی لەسەر هەیە هەمووشی بۆ ئەوەیە کە زەکات لەلایە قبول بێت و لە لاقەی تریشەوە بگات بەو کەسانی کە خوای گەورە لە قورئانی پیرۆزدا پۆلێنی کردوون و کردوونی بەو کەسانی کە پێویستە زەکاتیان پێ بدرێت کەواتە ئەسڵی زەکات کە بە ئاەتی واجبکردن لە قورئاندا هاتووە جێگای مشتومڕ نییە بەڵام لەبەر گۆڕین و ئاستی پێشکەوتنی کۆمەلگاکان و ڕەتی ئینسانی ڕەنگە ئیجتیهاد لە بواری جێبەجێکردنیدا ڕووبدات سەرفی تر هەر تایبەتە بە مانگی ڕەمەزانەوە بەڵام زەکات لە 12 مانگەیە ئەدرێ زەکات یەکێ لە مەرجەکانی بریتە لە حەولان الحەول یعنی واتە ساڵ هاتەوە بەسەریە ئینسان هەر پارە و پورێکی هەبوو ساڵ هاتەوە بەسەریە بەتایبەتی ماڵی بازرگانی و پارەی دانرا و واجبە ئەبێ زەکاتی لێ بدات بەڵام بۆ لە وڵاتی کوردەواری خۆمانەوە لە زۆربەی وڵاتانی عالەمی ئیسلامیش بۆ زەکات لە مانگی ڕەمەزانە ئەدرێ دوو هۆکاری تایبەتی هەیە هۆکارێکیان ئەوەیە مانگی ڕەمەزان کاتەکەی دیاریە بۆیە هەموو ساڵێک ئەو کەسانە ماڵی خۆیان جەر دەکەن و لە مانگی ڕەمەزانە ڕێژەکەی دیاری ئەکەن و زەکاتەکەی لێ ئەدەن ئەمە خاڵی یەکەم خاڵی دووهەم
بە گوێرەی دەقی فەرموودەی شیرینی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر خێرێک هەر سەدەقەیەک کە لە مانگی ڕەمەزانە دەفعکرێ هەر ئەرکێکی ئاینی هەر دروشمێکی ئاینی لە مانگی ڕەمەزانە کە جێبەجێ بکرێ خێرەکەی زیاترە. مثلەن ئەو نوێژە سونەتانەی کە لە مانگی ڕەمەزانە ئەنجامەدرێ، ئەو سەدەقانەی کە لە مانگی ڕەمەزانە ئەنجامەدرێ، ئەو ئەرک و واجب و فەرزانەی کە لە مانگی ڕەمەزانە جێبەجێ دەکرێن بە ئەنجام دەگەیەنرێن خێری زیاترە. بۆیە زەکاتیش وەکو ئەرکێکی ئاینی وەکو دروشمێکی ئیسلامی خوایی ئاینی کە پێویستە هەموو مسلمانێک کە ماڵەکەی گەشتە ڕێژەی زەکات پێویست ئەو ئەرکە جێبەجێ بکە، بۆیە لە مانگی ڕەمەزانە جێبەجێی دەکا ئەیگەیەنێ بەو کەسانی کەوا مستحق و شیاون، چونکە خێرەکەی لە مانگی ڕەمەزانە زیاترە هەتاوەکو باقی مانگەکانی تر. زەکاتی ماڵی بازرگانی و زەکاتی ماڵ بەگشتی بۆیە لە ڕەمەزاندا ئەدرێت بۆ ئەوەی کەوا ئەو کەسە ساڵەکەی خۆی لێ تێک نەچێ، بۆ ئەوەی بزانێت کەوا کە ڕەمەزان هات معنای ڕەمەزان بۆ ڕەمەزان ساڵەشی تەواو دەکات، لەبەر ئەوەیە کاتەکەی دیاری کراوە بێزگە لەوەش کە ڕەمەزان خێر و بەرەکەتێکی تایبەتی خۆی هەیە. ئەیناوە ئیلا گرنگەوەیە تۆ مانجێک لە مانگەکان دیاری بکەیت و ساڵەکە تەواو بێت و زەکاتی ماڵەکەت بی، ئیلا زەکاتی سەرفیترە نەبێت کە تایبەتە بە ڕەمەزان و ئەبێ لە ڕەمەزانە بدرێت. بۆ زەکاتی سەروەت و سامان هیچ وابەستەیەکی شەرعی نییە، تەنها و تەنها ئەوەیەکەوە بۆ ئەوەی کەوا ساڵەکەی سەری ساڵی خۆی دیار بێت و لێ تێک نەچێت. ئەینا ئەتوانێت مانگەشکە دیاری بکات و هەموو ساڵە لە مانجی یەکە لە مانجی دووە لە مانجی سەیە، بەڵام وەکو عادەتێکی جوان و وەکو حرمەت و خێر و بەرەکەتێکی ڕەمەزان مسلمانان زیاتر لە ڕەمەزانە زەکاتی سەروەت و سامان و ماڵەکەیان دەدەن. وتمان تەنها زەکاتی سەرفترە نەبێت کە تایبەتە بە ڕەمەزان، ئەوە دەبێت تەنها لە ڕەمەزان نابێت لە پێش جەژن نابێت، لە دوای جەژن هەر کەسێک بخاتە دوای جەژن ئەوە تاوانبار دەبێت و قەرزار دەبێت، بەڵام ئەبێت لە پێش جەژن بدرێت و چاکترین کاتیش وەکو ئاماژەمان پێدا ڕۆژێک دوو ڕۆژ پێش جەژن زانایان ڕێگەیان داوە فتوایان داوە کەوا پێش بخرێ، ئەینا خۆی کاتێکە واجب دەبێت بە کۆتا ڕۆژی مانجی ڕەمەزان واجب دەبێت. وەڵا ئەوە خۆی مەرجی زەکات یەکێک لە مەرجی زەکاتدان زۆربەی ماڵەکان جگە لە خەزیێنەیە شتێ بیدۆزیت و یەکسەر زەکاتی لێدرێت، ئەگەرنا هەموو شتێک ساڵی بەسەر ئاچێ بەتایەتی پارە بێ ساڵی بەسەر بچی، حیوانە بێ ساڵی بەسەر بچی، بەڵام زەراعەتی دەغڵودانوانە لە کاتی دەغڵودانەکە یا میوە لە کاتی چنینی میوەکە ئەو کاتێک کە کۆتایی دێ، ئەگەرنا ئاڵتۆن و پارە و حیوان و ئەمان هەمووی ئەبێ ساڵی بەسەرا بڕاتەوە، ئەم شتە لە ڕادەی زەکاتا بوو بێ ساڵێکی بەسەرا تێپەڕێت جا زەکاتەکە لێدێ. جا لەبەر ئەوە لە ڕەمەزانە خێر و خێرات خێری زۆرترە، پاداشی زۆرترە و خەڵک لە ڕەمەزانە زۆرتریش بۆی بەتایەتی نەخوێندەواروشت ساڵەکەی بۆ دیاری بکرێ خسوێتێ ڕەمەزان و زەکاتەکەی، یعنی هەم مەوعیدەکەی ئەزانێ، هەم خێر تایە گەورەیە، هەم خەڵکی فەقیر و هەژار لەوانەیە لە ڕەمەزانە زیاتر پێویستیان بە هاوکاری و یارمەتیەکە هەبێ، لەبەرەوە ئەگەرنا زەکات خۆی بە پێی ساڵ بەسەرا تێپەڕینە مەرج نییە زەکاتەکە بکەوێتە ڕەمەزانەوە، بەڵام خەڵک عاتی واگرتووە لە کوردەواریە لەوانەیە لە زۆربەی شوێنی عالەمی ئیسلامیە خەڵک لە ڕەمەزانایدا ئەگەرنا مەرج نییە، مەرجەوەیە ساڵەکە لە کەیە ساڵەکەی تەواو کردووە بێ زەکاتەکە لەوێ بی، ئەگەرنا وانێ، بەڵام لەوانەیە کابرا چەند وەختی هەر خۆی ڕاهێ نابێت لە ڕەمەزانە بیدا و کاتە یەک ساڵ وای لێکە دەیتر ساڵەکان تر هەموو جاری تو ڕەمەزانەوە. مەرجی زەکاتدان خۆی لە ئێستامە تەواوکردنی ساڵێکە، ساڵ تەواوکە، جام پارە ساڵ لە ڕەمەزانە تەواوێکە، لە غەیر ڕەمەزان تەواوێکە، مەرج نییە زەکات لە ڕەمەزانە بێ، بەڵام گونجێ ئەمەی کێسە خەڵکی لە ڕەمەزانە عادەتێک بێ لەو عادەتانەی کە چونکە ئێمە ئەزانین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ڕەمەزاندا ئەگەر خۆی پێشتر سەخی بوو بێ لە ڕەمەزانە سەخاوەترین کەس بوو، واتە سەخاوەتەکەی دە دەرەجە و 50 دەرەجە زیادیە کرد. ئەگەر بەخشینەکانی لە مانگی ڕەمەزان لە ساعە 10 بێ لە ڕەمەزان لە ساعە 90 و لە ساعە 5 سەرکەوتووە ئەو نەبەخشی بێتی. ئەمە گونجێ بۆ ئەوە بێ کە بڵێن مانگی ڕەمەزان بە سەرتاپەکەی مانگی بەخشینە، بۆ یەکە لێرەوانێکەوە بوو بۆ ئاشنابوون بۆ چوونە ناو ئەم بازنەی بەخشینەوە خەڵکی ڕەمەزەکان خەنە مانگی ڕەمەزانەوە و مانگی ڕەمەزان مانگی دیاریکراویشە، مانگی کە بەسەر هەموو ساڵەکان دیارە دێتوانە مناسبەکە دیارە لێی تێک ناچێت. ئەم دووشتا گونجێ فاکتەر ببن بۆ ئەوەی کە مانگی ڕەمەزان زەکات بێن، ئەگی ناوەکو ڕۆ فقهەکەی ڕۆ شەرعیەکەی لە هەر کاتێکە زەپارەکەمان ساڵی تەواو کرد هەر مانگێ بێ، مانگی یەک بێ، مانگی دوو بێ، مانگی سێ، مانگی چوار، مانگی ڕەمەزان، مانگی شەعبان، شەوال لە کامێکیان بێ ئەتوانین زەکات بین. بەس فیترەکە تەنها وتمان لەگەڵ تەوابوونی ڕۆژوی مانگی ڕەمەزانە تەواو بێ، واجب ئەبێ، ئەویان تەنها تایبەتمەندی بە مانگی ڕەمەزانەوە هەیە، بەڵام زەکاتی ماڵ
ناخایت پابندە بەبوونی ساڵێکەوە ئەو ساڵە لە هەرمانکە تەواو و زەکات واجب بێ. زەکات بۆیە ئەخرێتە مانگی ڕەمەزانەوە تەنها لەبەر دوو خاڵ. خاڵی یەکەمیان مانگی ڕەمەزان خێر و سەواب و پاداشی زیاترە لەبەرەوە کە سنەتێک لە مانگی ڕەمەزانە بەقەدەر فەرزێک خێر و سەوابی هەیە. فەرزێ لە مانگی ڕەمەزانە بەقەدەر 70 فەرز لە غەیری مانگی ڕەمەزانە سەوابی هەیە بوو کابرا ئەگەر لە مانگی ڕەمەزانە 1000 دینار بکە بەقەدەر 70,000 دیناری غەیری ڕەمەزان خوا ئەجری بۆ نووسێ. ئەمە لە ڕووی ئەجر و پاداشەکەەوە خێری زیاترە و پێغەمبەری صلی الله عليه وسلم لە مانگی ڕەمەزانە زیاتر لە مانگەکانی کە جوهدی کردووە یعنی خێر و سەدەقەی کردووە لەگەڵ ئەو فەرمودەی کە حەزەتی عایشە بۆمانە گەڕێتەوە. دووهەم لەبەرەوەی کە کاتەکە دیارە کە خاوەن ماڵەکە لێی تێک ناچێ لەبەرەوە لە وڵاتی کوردستانی ئێمەداکەوەدی مانگی ڕەمەزان دێ ئەم ڕەمەزان بۆ ئەو ڕەمەزان کابرا مایەکەی سەرمایەکەی دیارەکە لە مانگی ڕەمەزانە بۆیە لە مانگی ڕەمەزانە دیارکردن لەبەر ئەو دووخاڵە یەکەم دیارە کاتەکەی خاوەن ماڵەکە لێ تێک ناچێت دووهەمیش لەبەر ئەوە ئەجر و پاداشی لە مانگی ڕەمەزانە زیاترە. وەکو ئاماژەمان پێدا زەکات وەکو بنەمایەکی شەرعی جێگیرە و گۆڕانی بەسەردان نایەت. ئەوەی ئەگۆڕێت شێوازی مامەڵەکردنە لەگەڵ ئەو ماڵەی کە وەکو زەکات ئەبەخشرێ. ئەوەش بەردەوام لە سەرزاری شارەزایان و مامۆستایانی ئاینی ڕوون دەکرێتەوە. بۆیە بابەتی زەکاتدان هەموو ساڵێک لە کاتی دەرکردنی زەکاتەکەدا پرسیار لایە و کەسانە دروسەکات. ئەگەرچی لە ناو دەسەڵاتی ئیسلامیدا زەکات ئەخرێتە بەیتولمالەوە و لە دیوانێکی تایبەتدا کۆوەکرێتەوە و دواتر بە شێوەیەکی دروست بەسەر هەژاراندا دابەشەکرێت بەو مانایەش کەسەکە منەتبار نەبێت و لەلاکەی تریشەوە لە دۆخی هەژاری نەجاتی بێت و ببێتە کەسێکی ئاسایی و ژیانێکی شایستە وەربگرێت. بابزانین مامۆستایانی بەڕێز سەبارەت بەو کەسانی زەکاتیان پێدرێت چیەڵێن. سەرفیترە و زەکات لە ڕووی ئەو کەسانی کە پێیان ئەدرێ یەک حکمیان هەیە دیارە خوای تەعالا جل جەلالوه لە قورئانی پیرۆزە ئاماژەی بەهەش تاقم کردووە کە ئەبێ زەکات بدرێ بەم هەشتاقمەیە. ئەم هەشتاقمە لە وڵاتی ئێمەیە بە تایبەتی 3 تاقمیان دەزەکەوێت. تاقمی یەکەمیان بەشی یەکەمیان پێوترێ فەقیر. فەقیر بەو هەژارە ئەڵێن بەو نەدارە ئەڵێن کە هیچ سامانێکی تایبەتی بژێوی یا بە هیچ دەخلێکی نییە. ئەمە پێوترێ فەقیر. ئەمە قورئانیش بە یەکەم کەس ناوی بردووە بە یەکەم چین بە یەکەم توێش ناوی بردووە کە بریتە لە فەقیر هیچ دەخلێکی لە ژیانانیە. ئەمە یەکەم توێژە کە زەکاتیان پێدرێت. توێژی دووهەم ناو ئەبرێ بە مەساکین. مەساکین جەمعی مسکینە. مسکین بە کەسێگەڵێن کە دەخلێکی مانگانەی هەیە بەڵام بەشی ناکە. مەسەن سیرەکەی ماڵێکی خێزاندارە لەوانەیە مانگانە پێویستی بە 500,000 دینار بێ بۆ ئەوەی بژێوی خۆی و ماڵ و مناڵی پێبەرێ بەڕێوە بەڵام سیرەکەی معاشێکی کەم و کورت 200,000 250,000 300,000 هەیە ناتوانێت بژێوی ماڵ و مناڵی دەرکات و ناتوانێت ئیشێکی وا بکات کە بژێوی ماڵ و مناڵی بە تەواوی جێبەجێ بکە. ئەم جۆرەیش دروستە زەکاتی پێ بدرێ کە پێوترێ مەساکین. ئەمە جۆری سێهەمە کە ئەم جۆرەیان بە تایبەتی لە وڵاتی ئێمەیە زۆرە بە تایبەتی ئەوانەی کەوا معاشخۆرن ئەمڕۆ لە وڵاتی ئێمەیە لە چینی یەکەمی معاش ئەوانەی کە تازە تەعین بوون بە 200,000 و 300,000 و 400,000 و معاشەکەیش بەو شێوەی لێ هاتووە کراوە لە 3 بەش بەشێکی ئەدەنێ بەشێکی زۆر بەڕاستی لەوانەی کەوا موچەخۆرن لەمڕۆ داشتێکی تری بژێویان نییە زەکاتیان پێدرێت و دروستە زەکاتیان پێ بدرێت. بەشی سێهەم بریتێ لەوانەی کەوا قەرزار بوون لەسەر شتێکی حەڵاڵ و دروست. ئەوانەی کەوا ئەمڕۆ قەرزاریان بەسەرا هاتووە لەسەر شتێکی حەڵاڵ و دروست تووشی قەرزاری بوون و نایشتوانن قەرزەکەیان بدەنەوانێ بۆ ئەوەی ڕووزەردی خاوەنی قەرزەکە نەبن تووشی کێشەی کۆمەڵایەتی نەبن لە ڕووی دەرونیەوانێ ناڕەحەت نەبن. ئالێرەهادا دروستە مسلمانانی خۆشەویست بەشێک لە زەکاتەکەیان بدەن بەوانەی کەوا قەرزارن بۆ ئەوەی هەتاوەکو قەرزەکەیان دەفعکەن و قەرزەکەیشیان بدەنەوانێ.
یەکێکتر لەوانە مەسەلەن کە زەکاتی پێشتی پێوتە ئیبن السەبیل ئیبن السەبیل بە کەسێک گەڵێن مەسەلەن چوە بۆ سەفەرێک با کابرا حتا دەوڵەمەندیش بێت با توانای مادیشی باش بێ بەڵام مهم ئەوەیە لەو سەفەرەیە بەکی کەوتووە و پارەی لێبڕاوە و دەستی بە پارەی خۆی ناگات ئەو کەسەیشە ئەوەندە زەکاتی ئەدرێتێ هەتا دەگاتەوە جێگە و شوێن و ڕێگەی خۆی بۆ ئەوەی تووشی ناڕەحەتی و دەست درێژکردن و دەستپانکردنەوە و سوالکردن نەبێت ئەویشە بەشێک لە زەکاتیان پێ ئەدرێت دیارە بەشەکانی تر زیاتر لەم ڕۆدا نایەنەدی بۆیە باسییان ناکەم کە یەکێک لەوانە مەسەلەن کۆیلەیەک بۆ ئەوەی خۆی پێ ئازاد کات یعنی ئاینی پیرۆزی ئیسلام هەمیشە ئیشی لەسەر ئازادکردنی مرۆڤەکان داوە هەمیشە ویستوێتی مرۆڤەکان بە ئازادی بژین بۆیە ئەوانە بەشێک لە زەکاتیان ئەدرێتێ بۆ ئەوەی هەتا خۆیان لەو کۆیلایەتی لەو بەردایەتی ڕزگارکەن بۆی ئەوانیش بە ئازادی بخۆشی بتوانن ژیانێکی پڕ خۆشی بەرنە سەرەوان خۆی ئەگەر ئێمە بەپێی وەڵامی مەسەبی ئیمامی شافعی جواب بدەینەوە لە قورئانە خوای تەعالا هەر هەشت تاقمەکەی دیاری کردووە ئەوانە نایگرێتەوانێ بەڵام بەتایبەتی لای حەنەفیەکان قەیدێک هەیە کە یەکێ لەو هەشت تاقمانە پێی ئەوترێ فی سەبیل الله ئەم قەیدی فی سەبیل اللهە زانایان گفتوگۆ و قسەی زۆریان لەسەر کردووە و بە تایبەتی مەجمەعی فقهی عالەمی ئیسلامیش کە لەسەر ئەمبارە گفتوگۆی کردووە لە کاتی خۆیان کە لە قاهیڕە دانیشتنێکی زۆری لەسەر کراوە بڕیاریان داوە هەر پرۆژەیەکی خەیری هەر ناوەندێکی خەیری ئەم ناوەندە خزمەت بە بەها باڵاکان خزمەت بە خوڕەوشتە جوانەکان خزمەت بە پیرۆزی ئاینی ئیسلام خزمەت بە بانگەشەکردن بۆ ئاینی پیرۆزی ئیسلام بە بانگەوازکردن بە داعوە بکە لەسەر بڕیاری کۆڕبەندی فقهی ئیسلامی دروستە زەکاتیان پێ بدرێت و ئەوانیش زەکات وەرگرن بۆ بەجێبەجێکردنی ئەو پرۆژە خێریە زەکاتی ماڵی بازرگانی و سەرەوت و سامان ئەوە خوای گەورە لە قورئاندا دیاری کردووە هەشت سنفن کە ئاەتەکە دەفەرموێ ئینەمە الصەدەقات للفقراء والمەساکین والعاملین عەلەیها هەشت سنف دیاری کراوە هەشت زۆر دیاری کراوە کە هەژار و نەدار و دڵڕاگیراوان و ئەو عەبدەی کە دەوێت خۆی بکڕێتەوە ئەوانەی کە لە پێناوی خوا و ئەوانەی قەرزارن وەلغاریمینە جا هەشت سنف دیاری کراوە ئەوەی کە ئێستا هەبێت لەم کاتەدا زیاتر خەڵکانی فەقیر ئەوەی کە هیچی نەبێ هەژار ئەوەیە کە هەیەی بەشی ناکە غاریمین قەرزاریش ئەوانن کەوا لەسەر شتێکی لەسەر پێویستیاتی ژیان قەرزار بووە یان مەسەرەن لەسەر ئەوەی کەوا سوڵحێکی کردو پارەکەی خستۆتە ئەستۆی خۆی یان بۆ زەرورەتی ژیان و هەروەها فی سەبیل الله ئەوانش کە لە پێناوی خوادا ئیش دەکەن و ئەوانش زەکاتیان پێدەدرێت کە کاتی خۆی جیهاد و غەزا و تێکۆشان هەبووە ئەوانەی کە لە پێناوی خوا ئێستا هەندێک شتی تریش هەیە کەوا کۆمەڵێک دەستگا و ڕێکخراوەکەن کە تایبەت بەوە چونکە زەکات ئەگەر ئیسلام حاکم بێت وەک ئەوەی ئێستانی هەر کەسە خۆمانەیەک دەکا و وەکو دەڵێ بەشبەشی دەکات ئەبێت دەستگایە کۆی کاتەوە ڕێکخراوێک کۆی کاتەوە نوێنەری ئیمام کۆی کاتەوە لەو شارەدا دەسەڵاتی ئەو شارە نوێنەر و لیژنەی خۆی دەنێرێ زەکاتەکە کۆ دەکاتەوە ئەو کاتە کە کۆکرایەوە لە سایلۆکاندا لە بانکەکاندا تەوزیع دەکرێت بەسەر فەقیر و هەژاری ئەو شاریدا کە لێی کۆکراوەتەوە بە جۆرێک تەوزیع دەکرێت کە فەقیرەکە لە فەقیری ڕزگار کات نەخۆشەکە بە هەمان شێوە چەندی پێویست بێ نەک ئەوەی ئێستا کە دەیبینی وەکو دەڵێن نۆچێ دەکەم بە 9 پار و 50,000 دەیدا بە 5 کەس ئەوە ئیسفادەیەکی ئەو تۆی نابێ بۆیە بەڕاستی ئەگەر لیژنە کۆی کاتەوە دەستگایە کۆی کاتەوە کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بەو شێوەیە ئەوە ڕۆڵی ئیجابی و کاریگەری ئیجابی زیاتر دەبێت ئەوەی ئێستا کاریگەری کەمترە بە هەروەها ئەمە وەکو زەکاتی ماڵ و زەکاتی سەرفیترش وەکو عەرزمانکردن تەنها لە ڕەمەزاندا هەیە و بۆ پاکردنەوەی ڕۆژوەکانە و بۆ دڵخۆشکردنی فەقیر و هەژارانە بۆ ئەوی هەمومان دەوڵەمەند و فەقیر پێکەوە جەژنێکی خۆشی بکات و هەمومان لە نانی جەژن بخۆین بۆیە ئاینی پیرۆزی ئیسلام دەوێت هەموو پێکەوە بژێ و پێکەوە نان بخوا و پێکەوەش نەخواکە لە ڕۆژوی ڕەمەزاندا هەندێک لە فتوای هاوچەرخەیە هەندێک لە زانایان ڕێگەیان بەوە داوە کە ئەگەر دەستگایەکی ڕاگەیاندن تایبەت خزمەت بەدین بکات ئەوە هەندێک لە فتوای هاوچەرخەیە و ڕێگەیان بەوە داوە کە زەکات بەوانیش دەشێ زەکاتی سەرفیتر بە فەقیر و هەژارە درێ و حەدیسەکانی پێغەمبەر بڕیوێتی و سەڵسەلەم هەر کەسێ ئەو داهاتی کە ڕۆژانە مانگانە هەیەی بژێوی ژیان لەسەری ئەڕوا بەشی نەکا قەرزار ببێ پێویستی بە زیاتر هەبێ ئەوە فەقیرە بەبێ ئیسراف و زیادە ڕۆی تەبەن
یعنی کابرا بۆ نمونە ملیۆنێکی ئەوێ بۆی مانیە خۆی و عیلەکەی ژیانی بەڕێوە بچێت لە ئێسا ئەو 500 هەیە 500 زیاتری دەست ناکەوە یا موچەیە یا کرێکاری یاچی 500 زیاتری نیە دەیمانەیە کەسە زەکاتی پێشی بەڵام ئەگەر ملیۆنێکی بووە ملیۆنێکی شەکەی بەڕێوە ڕوا زەکاتی پێ ناشێ یاکی ئەوە نەخۆی دەوڵەمەنە زەکاتە زەکاتی پێ ناشێ یا مەسا زۆر جار لە لای کوردەواری ئێمە باسی بێوەژن و هەتی و کۆمەڵە شتەکرێ ئەوە پێوەەر نییە بۆ زەکات پێشیان پێوەەر بۆی زەکاتی پێ بدرێ و بۆی بشێ ئەوەی هەژار بێ داهاتەکەی بەشی بەڕێوەبرنی ژیانی نەکا بە شێوەیەکی ئاسایی بەبێ زیادە ڕۆی و ئیسراف دەبن ئەگەر ئەگونجە کابراایەک هەتی و بێ مناڵێک زۆر دەوڵەمەند بێ سەرەت و سامانێکی زۆری بۆ جێڵا بێ باوکی ئەگونجی ئافرەتی بێوەژن بێ مڵک و ئەملاک و کەسابەت و شتی هەبێ هیچ کات لەوانێ زەکات بە لەبەرەوە زەکات پێوەەر بۆی هەژاریە ئەفو یعنی سەرفیترە و یەکێکیش لەو سنفانە کە عومدەیە لە زەکاتە فەقیر و هەژارە فقرا و مەساکینە ئەوانش کە زەکاتیان پێشێ ئەم ئاەتەیە کە قورئان فەرمێ ئینەمە الصەدەقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل ئەم هەش صنف فەقیر و هەژار فقرا و مسکینی کردۆ بە دوو چینەوە کوڵی تۆزە فەرقیان یەکیان زۆر خراپەیەکیان کەمتر خراپە ئەوانی کەوا کۆیەکەنەوە ئەوانی کەوا قەرزار بوون لە شتێکی مەشروعە ئەوانەی ڕێبوار و مسافرن و پارەیان لێ بڕاوە ئەوانەی عەبد و کۆیلەن ئازاد بکرێن ئەمە تقریبا ئەم سنفانە زەکاتیان پێدێت کە هەشت سنفن فقرا مەساکین عاملین عەلەیها ئەوانەی کۆیەکەنەوە وفي سبيل الله شي تمن بۆ مەسروفاتی جیهاد و علەمای ئەم سەردەماڵن هەشتێکی تریش خزمەت بە ئیسلام بکە خزمەت بە ئیسلام بکە لەگەڵ قەرزار و کۆی لە ئازادکردن و مسافر و ڕێبوارێک کە پارەی لێبڕابێ و لە وڵات و مەملەک وەم مهاجر و لێ قۆما و شتانە ئەمە ئەم هەشت سنفە ئەگەر هەبوون زەکات دەدرێ بە هەر هەشت سنفیان طبعا ئەمەش لە کاتێک هەیە حکوومەت و دەوڵەت وەکو دەوڵەتی ئیسلامی هەڵسێ بەم کارە و لەسەر ئاسی گشتی زەکاتە کۆ کات و کاتە توانین بڵێ یەکو ئەگەر وەزارەتێک نەبێ مدیریەتێکی گشتیە هەڵەسێ بەوەی لە هەموو شارێکە ناوی فەقیرەکان هەیە ناوی هەژارەکان هەیە مۆزەفەکان دیارن کۆمەڵێ مۆزەف لەو مدیرێتە ئیشەکەن موچیان لەسەر ئەوەیە خەڵکی قەرزار وشت یەن بزان کێ قەرزار بۆ لە شتی مەشروع و ئیسراف و شتی گوناه و ئەوانە نەبوو بێ ناوەکانیان ئەنووسرێ ئەنجا ئەوە ئیسە کۆی لەو شتیش نییە فی سەبیل اللهش بزانن ئەگەر غەزا و جیهادەکە پێویستی هەبوو لەو کاتە لەو ئیقامە لەبەرەوە ئێستا ئەتوانین بڵێ بە شێوەیەکی عەمەلی مادەم دەوڵەت پێی هەڵناسێ تقریبا دوو سنفی زۆر دیارە سێ سنفی فقرا و مەساکین کە نزیکن لە یەکەوە فی سەبیل الله کە بڵێن غێری جیهادیسە بۆ شتی خەیری تریش وەکو خەسەخانە و یارمەتی خەڵکی نەخۆش و شتێکی خزمەتی ئیسلام و بڵاوکردنەوە ئیسلام و مەدارسی شەرعی و ئیعلامێکی ئیسلامی ئەو جۆرە شتانە ئەوە لەسەر ڕێی بەعزی عولەما کە لەم سەردەمایڵێن هەر ئەمانە ئەمێنێتەوە عاملین نامێنێتەوە مەگەر بە کەمی یانی شتی وا دەگمەنە مەگەر بڵێ دەستگایەکە بێ خۆی ئەو ئیشە بکات توانین معاشری مۆزەفەکانی لەوە بدەین پاشانیش ئەم چوار سنف ئەمێنێ فەقیر و فقرا و مەساکین فی سەبیل الله عاملین ئیتر غاریمینیش ئەگەر دەست کەوت قەرزارەکان ئەویش ئەتوانرێ پێیان بدرێ ئەگەر کەسێک تووشی زەرەرێک هاتووە معاش و شتی نەبووە نازەم نەخۆش کەوتووە بۆ عملیاتی قەرزی کردو ئەوانش دەتوانێت زەکاتیان پێ بدرێت لە ڕاستیدا ئیسلامی پیرۆز پۆلێنی کردوون بە کێی بدەین قورئانی پیرۆز دەفەرمێ ئینەما الصەدەقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم ئەمجا فەرمێ وفي الرقاب والغارمين وابن السبيل وفي سبيل الله وفي سبيل الله وابن السبيل ئاەتەکە ئابە و شێوازە هەشتەمیان ئیبن السەبیلە قورئانی پیرۆز پۆلێنێکا بە دوو بەشەوە بەشێکیان ئەفەرمێ للفقراء بۆ هەژارەکان والمساكين کەم دەرامەتەکان والعاملين عليها ئەوانەی کاتی خۆی کۆوانە کردووە کە هێسەکانە نیمانە ئەمجا والمؤلفة قلوبهم ئەوانەی کەوا تازە هاتوون ئالوودەی ئیسلام بوون لە کۆمەڵگەی ئیسلامی ئاژین و بێماڵ و بێحاڵن ئەمانە پارەی زەکاتەکە دەین بە خۆیان خۆیان تەسەڕوفی تیاکەن بەڵام وفي الرقاب ئەوانەی مەسەلەن کاوا کۆیلن ئەمانەی ئازادیان کەین والغارمين ئەوانەی کەوا قەرزارن وفي سبيل الله ئەگەر لە ڕێبازی خوای گەورەدا تەمام في سبيل الله لێدا بەوەسی في سبيل الله جگە لەمانەیە واتە شتانێک تر ماوەتوانێت کە موڵکێری گشتیە ئەم جاکوونەوە في وابن السبيل ئەمانە زەکاتەکە ناین بە خۆیان ئەمە ئەبێ بۆیان خەرجکەین
ئەبێ بچین زانین کابرای خاوەن قەرز چەنە قەرزارە ئەو قەرزارەکە چی بۆ لای خاوەن قەرزەکە بڵێ کاکە فڵانکە چەنە قەرزاوە قەرزەکەیمان بۆ دایەوانێ ئەوەی کەوا کۆیلێ بچین بۆ لای ئەو کەسێک کە کردی بە کۆیلە کاکەم کۆیلە بە چەنە فرۆشیەوە پەرەکەی بدەن و ئازادی کە ئەوێ بچین بۆ لای ئەو کەسانەی کە مەسەرن لێ قەوماون زانین چیان پێویستە بۆیان دابینکەین ئەمانە مڵکیەتیان نادەین بەخوایان بەڵام شتێکی تر زۆر گرنگە چکۆ لە قورئان ئەم دوو شتێ جیا کردەوە لەوانە فەرمێ لله للفقراء لەوێ فەرمێ وفي الرقاب بەفی جیای کاتەوە بۆ ئەوانە مڵکیەتی پارەکەی خۆیانە بەس ئەم چوارەی تریان ئەبێ بەڕاستی بە پرۆژە بۆیان سەرف کرێ لە ڕێگەی خاوەن پارەکان و نایەن دەستخوانە بچین گرفتەکان بۆ حەلکەین بەڵام شتێکی زۆر گرنگ لێدا کە قورئان هێناوەتی وفي سبيل الله سبيل الله لێرەدا کێن سبيل الله جگە لە فقراء و مەساکین و جگە لە قەرزارەکان و جگە لە بەندە و کۆیلەکان و کی ئەمانەیە ئەو شوێنانەیە کە مڵکیەتی گشتیە واتە بۆ مەشروعی گشتی کۆمەڵگا ئەو شوێنانەی کە مڵکی تایبەت نییە خاص نییە بە کەسێکەوە تایبەتە بە هەموو کۆمەڵگاوە جار پرۆژەیەکی خەیری بێ لە هەر جێگەیەکا بێ و هەر شتێک خزمەت بە مرۆڤایەتی بکە بە کۆمەڵگەی مرۆڤایەتی بکە بە بانگەوازی ئیسلامی بکە بە هەواڵەکان کە ئەتوانین زەکاتی بۆ خەرجکەین کەوا بوو زەکات ئەشێ بە هەژارەکانمان فەقیر ئەو کەسانن کەوا هیچیان نییە بەڵام مسکین ئەوەیە کەوا هەیەی بەڵام بەشی ناکە ئەوانەی کەوا مەسەرەن لە دنیادا قەرزان ئێستاکانە قەرزیان لەلایە ئەتوانین قەرزەکانیان بۆ بینەوە بۆ سیستەمی کەوا باسم کرد کە قورئانی پیرۆز خۆی پۆلێنی کردووە ئەم دوو جۆرە زەکاتە جۆری یەکەمیان کە باسمان کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت طعمەتون للمەساکین چاک وایە تەنها بدرێتە خەڵکی هەژار بەشی یەکەمیان بەڵام بەشی دووهەمیان خوای گەورە 8 سنفی لە قورئانە ناوهێناوە إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين تا كوتاي آياتك خوای گەورە فەرمی ئەمە عەرزەکەم لەم 8 سنفە 4 سنفی ماوە ئیسە لە وڵاتی ئێمەدا بە زۆری 4 کەس هەیە لە عالمی ئیسلامیشە نەکە لە وڵاتی ئێمەدا 4 کۆمەڵ هەیە غاریمین ئەو کەسانی کەوا قەرزارن ئەمانە هەن فەقیر هەژار ئەمە سێ و چوار هەمەکەیشان ئەو کەسێک کەوا ڕێبوار ئەم چواریان ئیساکێ هەیە لە وڵاتی ئێمە وفي سبيل الله ئەوەیش بەشێکە لەو خوای گەورە کە باسێکە فەرمێ بیدەنە فی سەبیل الله ئیتر ئەو فی سەبیل الله عولەما قسەیان لەسەری هەیە مەسەلا کۆمەڵی شوێن هەیە بۆ ئەمڕۆ بۆ وەکو کەناڵەکان کەناڵە ئیسلامیەکان بە تایبەتی کەوا خزمەتێکی خەڵکیەکان وەکو خەسەخانەی هیوا مەسەلەن کە کۆمەڵەیە خزمەتی کۆمەڵێ نەخۆشەکە وەکو ئەو ڕێکخراوانەی کەوا خزمەتی مناڵی هەتیوەکەن ئەمانە عولەمای تازە خوایان لە ڕازی بێ عولەمای جدود تازە فتوایان لەسەر داوەکە ئەمانە بەر فی سەبیل اللهکە ئەکەون دروستە زەکات بدرێت ئەمانە بەڵام لە لای ئێمە و جمهوری عولەماش ڕێیان لەسەرەوەی کە زەکات هەر کەسێک کە زەکات دەدا لە 3 کەس یان لە 3 کۆمەڵ کەمتر نەدا یعنی نەیداتە 3 کەس یان 3 کۆمەڵ کەمتر یعنی هەر 3 بەشەکەی تیا بێ باشە ئەگەر دایە فەقیر بداتە 3 کەس دایە مسکین بداتە 3 کەس دایە غاریمین قەرزار بداتە 3 کەس دایە مەسەلا فی سەبیل الله بداتە 3 کەس و لە ناو 3 کەسەکەشا بداتە 3 کۆمەڵ یان بداتە 3 کۆمەڵ یان بداتە 3 کەس لەناو یان بداتە قەرزار و فەقیر و هەژار یان بداتە مەسەلەن ئەگەدایە هەژار بداتە 3 کەس عولەما فەرموون لە کاتی هەتا عومەری کوڕی عەبدولعەزیز خوای لە ڕازی بێ کاتێک کە زەکاتیان کۆ کردەوە فەقیرەکانیان بان کرد کێ پێویستی بە چی بوو پێویستەکەی بۆ جێبەجێ کرد مەسەلەن کەسێک گەنجێکە پێویستی بۆی مەکینەیەکی بۆ بکڕی مەکینێکی بۆ کڕی بۆی کەوا ئیشی پێ بکە یەکێ دوکانی پێویستی بە دوکان بۆ دوکانێکی بۆ کڕی بۆی کەوا ئیشتیا بۆی کەوا ساڵێکی کە هەژار نەکەوێتەوە ئەم خۆی زەکات دەربکە یعنی لە وڵاتی ئێمەدا بەداخەوەی سەکابرا ئەچێ زەکاتەکەی 25,000 ئەداتە کەسێک یان مەسەلا 150,000ەکەوێ دادە 3 کەس بۆ ئەمڕۆی ئەم زروفەی ئیسەی ئێمە دروستە و چاکیشە لە بەرەوەی خەڵک زۆر فەقیرە ئیسا خەڵک فەقیرەکە لە سنوور چۆتە دەرەوە بەڵام لە کاتێکا کە خەڵک وەزعی باش بێ چاک وایە کابرا زەکاتەکەی کە ئیدا ئەگە 2 دەفتەریش بێ بداتە 1 نەفەر بۆی کەوا ساڵێکی کە ئەم کەسەیەتی پێویستی بە زەکات نەبێ خۆی لە ئیسلامە وایە ئەو کەسانی کە زەکاتیان پێدراوە یەکجار داوای زەکاتی کردو کابرا نەک هەموو ساڵێ بێتە بەرقاپێکەوە بێتە مزگەوتەکان و بێتە بلای فلان و فیسارە ئەوانە یەک جاری زەکاتی پێدراوە ئیتر ساڵی دووەم خۆی زەکاتی داوە ئیسلام ئاوا بەڵام لەبەرەوەی زروفی وڵاتی ئێمە زروفێکی نامساعیدە ئەمڕۆ خەڵکەکەمان زۆر هەژار هەیە تۆ ئەگەر دەیتە مەسەلا خەسەخانەیە کەناڵەکە پێویستە دێتە کەناڵەکە هەتیوان پێویستە دێتە هەتی و هەژار پێویستە دێت یعنی نایگرێتەوە هەم بۆیە تەوزیعەکە باشترە بەڵام وابێ کە کابرا ئیسفادەی لێ بکە ئەگەر زانیت کە ئیسفادەی لێ ناکە زۆری بدەیتە باشترە و چاکترە خوای گەورە ئەجری پێوە نووسێ چکم بەڕاستی خوای گەورە لە قورئانە
هیچ شتێکی بەقەدەر سەدەقە باس نەکردووە کە فەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. خی گەورە فەرمێ هەر کەسێ یەک خێرێ بکە یەک بە 700 هەتا یەک بە 7,000 بەڵکو لەوە زیاتریش خی گەورە ئەجر و پاداشی بۆ نووسی. لەبەرەوە ئینشاءالله ئومێد دەکەین ئەوانەی کەوا خوا پێداون ئەوانەی کە ئیمکانێتیان هەیە دەستی خێر بکەنەوە لە مانگی ڕەمەزانەدا چاوێن لە هەژاران بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کەفالەتی ئەوانەی کردووە کەوا خێرەکەن کە ماڵەکان کەم ناکە سەدەقە لە ماڵ کەم ناکە بەخشین لە ماڵ کەم ناکە بەرەکەتی تیاکەوێ ئەوانەی کە خوا پێداون خوا تاقییان نکاتەوە ئیمتحانیانەکە بەم سەرۆتەی کە پێداون هەیە بە نەخۆشی خوا ئیمتحانێکە هەیە بە دەسڵات خوا ئیمتحانێکە هەیە بە دەوڵەمەنی خوا ئیمتحانێکە بزانی ئەم کەسە تا چەنێ ئەتوانێت لەژێر ئەم بارە قورسا خۆی بگرێ خۆی ڕاگرێ ئومێد دەکەین ئینشاءالله دەوڵەمەندەکانی وڵاتی ئێمە بە پیان و دیارێک کە دەوڵەمەند بن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەو کەسەی کە خوا ماڵی پێدا بە ئەثەری نیعمەتی خوای پێوە دیار بێ ئەگەر دەوڵەمەندێ خێرۆمەند نەبێ بەخشندە نەبێ زەکات دەرنەبێ لەگەڵ هەژارێکا چ فەرقیە بەڵکو سزاکەی زیاتر و ناڕەحەتەکەی زۆرترە.